بڕیاری ترامپی یەک ئەوە کو هەر دەوڵەتێک بکار بە پارەی بدەتە ئەمریکا پارەی چێ بکەش بۆ ترامپ پارەی بدەتە ئەمریکا بدەتە ترامپ یانژی بزنس و تجارەتەکە وەساش بۆ دەوڵەتە خۆ بۆ vê دەوڵەتە یانژی بۆ خودی ترامژی چێ بکە ئەو دکارە باندورا خۆ سەر ترامپی چێ بکە یا دوێژی ڕاستی ئەم بێژین دەبیا کەسێک هەبە زاوای ترامپی بە خزمێ ترامپی بە ئەو دوو باندۆر شێن کاریگەری سەر ترامپی بکەن ئەو تێمانە چێکی کاکشارە مخابن ئەو تێمانایەوەیەکی کوێگاوێ کەس لە ئەمریکا بڕیارەتدا مؤسساتی دەوریوی نەمایە کۆنگرسی ئەمریکا تێبینی بکەین کۆنگرسی ئەمریکا چەندین لێنسی گراهام چەندین کۆنگرسمانێت ئەمریکی هاوسۆزن گە دۆزێ ڕۆژ ئاوایە کوردستانê lê nekarîne bandoreke çêken ser îdara Trumpê ji ber çi çunkî Trump duacar biryarê kotayî de ser bababeta